قوبات طالبانی ناوی تەواوی قوبات جەلال حوسامەدینە و لە 21 تەمموزی ساڵی 1970 لە شاری دێمەشقی پایتەختی سووریا لەدایک بووە. قوبات طالبانی خوێندنی لە زانکۆی سێری باشووری لەندەن تەواو کردو و هەڵگری بڕوانامەی ئەندازیاری میکانیکی ئۆتۆمبیلە. لە ساڵی 2001 بۆ 2003 یاریدەدەری بەرهەم ساڵح سەرۆکی حکوومەتی ئەو کات بووە و لە ساڵی 2006 دوای یەکگرتنەوەی ئیدارەکانی هەرێم قوبات طالبانی نوێنەرایەتی هەرێمی لە ئەمریکا دەکرد و دواتر لە ساڵی 2012 گەڕایەوە بۆ کوردستان. لەگەڵ گەڕانەوەی بۆ کوردستان پۆستی بەرپرسی فەرمانگەی هەماهەنگی بەدواداچوون کە پلەی وەزیری هەبوو وەرگرت و ئارکەکەی زۆر بە سەرکەوتوانە جێبەجێ کرد. لە مانگی حوزەیرانی ساڵی 2014 قوبات طالبانی وەک جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دیاریکرا. لە سەرەتای وەرگرتنی پۆستی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات طالبانی توانی سەرکەوتوانە ئارکەکانی خۆی جێبەجێ بکات و بەدواداچوون بۆ کێشەی هاوڵاتیان بکات و هەمیشە دەرگای بۆ گوێگرتن لە کێشە و گرفتی هاوڵاتیان کراوە بووە. بە هەوڵی قوبات طالبانیش چەندین پرۆژە سەرڕای قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە و لە ئێستاشدا بە بڕیاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات طالبانی وەک سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە.